هەموو کاتێک بانیتی خێر و چاکەمان هەبێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثە صحیحەکە لە صحیح تەرغیب هاتووە نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە. کەسێک لە ئێمە پیاوێک دەناسێ، پیاوێکی چاک، پیاوێکی خێرکەر، پیاوێکی دەستکراوە، بەردەوام یارمەتی خەڵکی فەقیر و هەژارەتە، پیاوێکی ڕێک و پێک و خواناسە. لەوانە هەر کەسێک لە ئێمە کەسێ وا بناسێ، بەڵام کەسێتر هەیە لە خوار ئەوەیە ئەم پیاوە پلەی لای خوا زۆر بەرزە، چونکە ئینسانێکی ئیماندار و خێرکەرە، خێرخوازە، چاکەکارە. ئینسانێکی شێ لە خوار ئەمەوەیە هیچی نییە، پارە و سەرد و سامانی نییە. ئەو کەسە دەڵێ ئیتر هەر کەسێک بێ لە ئێمە دەڵێن خۆزگایە وەکو فڵان کەس ماڵ و سەروەت و سامانمان هەبووە یارمەتی خەڵکی فەقیر و هەژارمان بدایە. بەخوا خوایە گیان ئەگەر منیش هەم بوایە وەکو فڵان کەس خێر و چاکەم دەکرد. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فهو صادق النیە، نیەتی ڕازگۆی و ڕازگۆیە، واتە ئەگەر هەشی بێ ئەیدات. بەڵام ئەو کەسەی خوا عالەمە فڵان کەس وا ئەڵێ بەس بیبێ نایدات، ئەوە نایگرێتەوە. هەیە خوای گەورە عالەمە کە ئەگەر هەشی بێ پارە وەکو ئەو کەسەیتە دەوڵەمەند بێ هەمان کرداریەوە ئەنجامەداتەوە. فهو بنيته پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە نیەتەکەی لێ قبول دەکات. ئەو ئاواتەی کە ئیخوازێت خۆزگایە وەکو فڵان کەس پارەم هەبوایە، سەرۆت و سامانم هەبوایە، لە ڕێی خوادا تەوزیعم کردایە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە ئەو نیەتەی لێ قبول دەکات چونکە ڕازگۆیە. ئاواتە خوازێ وەکو فڵان کەس خێرکەر بوایە، بەڵام نیەتی تەنها بە نیەتەکەی تەنها ئاوات خواستنێکی خێر و چاکە ئەو دگەێنێ بە چی؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فهو بنيته فأجرهما سواء. ئەم ئینسانەکە هیچی نییە و هیچ نابەخشێ، لە پاداشتا خوای گەورە پاداشتی بەقەت ئەو ئینسانە خێرخوازە بۆ دەنووسێ. یعنی بۆ نمونە پیاوێک هەیە ڕۆژی ملیۆنێ ئەکا بە خێر، خێرخوازە، پارەی زۆرە، ڕۆژی گەڵایەک دەکا بە خێر. تۆش کە نیەتت وایە دەڵی خوای گیان ئەگەر هەم وایە وەکو فڵان کەس خێرم دەکرد، تۆ ئەو پیاوە ڕۆژی چەندێ ببەخشی ئەو پیاوە خێرخوازە، ئەو پیاوە چاکە، ئەو دەوڵەمەندە، تۆیش بەقەت ئەو پیاوە خێر و چاکە دەسەکەوێ، هیچیش نەبەخشی. ئەو ملیۆنێ ببەخشێ خوای گەورە خێری 1 ملیۆن پارە بۆ تۆ ئەنووسێ کە ڕۆژانە ئەو تەوزیعەکە. گەڵایە ببەخشێ تۆ خێری گەڵاکەت بۆ نووسراوە دینارێکش نەبەخشیوە، بەڵام چونکە نیەتت چاکە حەزەکەی وەکو فڵان کەس کەسێکی باش و ڕوو لە خوابی و خێرکەربی، کەواتە نیەتەکە بۆی پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم وإنما لكل امرئ ما نوى. ئینسان چی نیەتێکی هەبێ خوای گەورە بە پێی نیەتەکەی بۆی دەنووسێ. کەواتە دەتوانی ئاوات بخوازی بە کەسێکی باش. یاخود بۆ نمونە کەسێک دەبینی خودبە ئەدا، وتارەدا، خەڵک گوێی لێگرێ، دەڵێ بەخوا ئەگەر عیلمم پێ بوایە توانام هەبوایە وەکو فڵان مامۆستا وتارم ئەدا و ئامۆژگاری خێری خەڵکم دەکرد. بەهۆی ئەم نیەتەتەوە کە تۆ ڕەکەسێکی ڕازگۆی حەزەکەی خزمەتی ئەو دینەکەی بەڵام عیلمت پێ نییە، وەڵڵاهی ئەو خەتیبە چەندێک خێری دەسەکەوێت تۆش نەخێرە دەسەکەوێت. ئەو خەتیبە ڕۆژی خوا چەندێک خێری بۆ بنووسێ، تۆش کە ئاواتە خوازی وەکو ئەو بوویتایە، خوای گەورە بەقەت ئەو خەتیبە خێر و چاکە بۆ نووسێ ڕۆژانە، ئەو چەندێک دەستکە تۆش دەسەکەوێت. ئەمە نیعمەتێکی خوایە، کەواتە نیەتمان پاکەینەوە بە هەموو کاتێک نیەتی خێر و چاکەمان هەبێت. ئەگەر نەشتوانین بیکەین ئاوات بخوازین وەکو کەسە چاکەکان بین، بۆی خوای گەورە وەکو کەسە چاکەکان خێر و پاداشتمان بۆ بنووسێ.